ڕێکەوتە سیاسیەکاندا چەند کاریگەری دەبێت لە سەر ئەو ناوچانە و لەسەر ئابووری و دارایی و پرسی ئەمنی بۆ هەر یەک لەو دۆڵاتی ئەنجامی دەدەن. ڕێکەوتنی سعودی و ئێران یەکێک بوو لە گرنگترین ڕێکەوتنەکان کە لە 2023دا لە نێوان هەر یەک لە دوو وڵاتی پڕکاریگەر لە کەندا و داواژۆ کرا، ئەویش ئێران و سعودیە. کاریگەریەکەی لەسەر ناوخۆی ئێران چی دەبێت لە کاتێکا کە ئێران لێسا لە نێو کۆمەڵێک قەیراندایە، یەک لەوانە قەیرانی داراییە و ئەو گەمارۆ دارایی و ئابوووریەکە ڕوبەڕووی بۆتەوە. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا میهریبان کە بەڕێزیان دکتۆرایان هەیە لە زانستی سیاسی ڕاستەخۆ لە تاران و میوانێمێ گفتوگوی زیاتریان بابەتاکەین. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونیت. ئەو ڕێککەوتنە چاوەڕوان نەکراوی کە ڕوویدا لە نێوان ئەنجام درا لە نێوان ئێران و سعودیەدا، کاریگەریەکەی تا ئێستا لەناو ئێراندا دەرکەوتووە. سڵاو ڕێز بۆ جەناب و بینەرانی خۆشەویستی کورسات. دیارەکە هەروەکو ئاماژەتان پێکرد ئەو ڕێککەوتنە سیاسە بینی ئێران و سعودیە چاوەڕوان نەکراو بوو لە کوپڕ، بەڵام دیارە چاوەدێرانی سیاسی لە 2 ساڵ لەمەوە بەر ئاگایان لە وتوێژەکانی پاش پەردەی سعودی هەبوو بە نێوەنگری بەغدا و عومان و سەرۆک وەزیرانی پێشووی عێراقی فدراڵ کازمی و هەروەها نوێنەری دەرەوە بەڕێز فواد معسووم دەورێکی کاریگەریان هەبوو لەوەیدا لەو قەیرانە ئابووری و سیاسیانەی کە ئێران پێدا بوو دیارە وەکو دەرفەتێک بووە لە درێژەی ئەو وتوێژە پاش پەردانەدا لە ئاکامدا بە نێوەنگەری چین کۆتایی پێهادووە، کاریگەری ئەرێنی لەسەر هەردوو وڵات بووە تا ئێستا. یعنی ئەمە ناتوانین ڕاستەوخۆ چۆن کاتێکی کەم گوزەرەوە، بەڵام لە بواری ڕەوانی لە بواری دەرونیەوە ئەمە و کاریگەریانەمان هەر لە ڕۆژی وەڵدا لە نرخی دۆلار لە بازارەکانی تاراندی دۆلار زۆر بە ڕێژەیەکی زۆر نرخی هاتە خوارێ تا 42,000 تمەن، بەڵام لە مانگی دواتر و ڕۆژەکانی دواتردا نرخ دووبارە بەرز بووە بۆ 50,000 تمەن ئێستا، و ئەوەش نیشانیدا کە بواری دەرونی و ڕەوانی پایدار نابێت و درێژە ناخێنی ئەگەر یعنی ئەو کاریگەریە ڕاستەوخۆ ئابووری پیشەسازیانە لە سەر وڵاتی ئێران بەدینە. دکتۆرە تا ئێستا ڕوون یاخود ناوەڕۆکی و مەرجەکانی ئەو ڕێکەوتنە ئاشکرا نەکراوە؟ زۆر بە وردی ئاشکرا نەکراوە، بەڵام چوارچێوە گشتیەکەی دیارە ئاماژە بەوەی کراوە کە سەفارەتخانەکانیان لە ڕیاض و تاران واروە لە جەددە و لە مەشەدیش وەکو کۆنسولگەری بکەنەوە. ئەوەش دوای ئەوەی کە 7 ساڵ لە داخرانی سەفارەتخانەکان بینی دوو وڵات کە لە تاران هێرش کرایە سەر سەفارەتی سعودیە و ئاگدرا ئەو سەفارەتانە دەبنەوە، بەڵام لە ماوەی دەورەی سەرۆک کۆماری خاتەمی یعنی 20 و چەند ساڵێک لەمەوبەر دوو ڕێکەوتنی سیاسی ئەمنی ناوچەیی بینی ئێران و سعودیە واژۆکراوە، هەروەها یەکدانە تەوافۆقێکی وە گرێبەستێکی ئابووری کەلتوری وەرزشی و چەند لایەنە، بەڵام لە دەورەی ئەحمەدینژاددا ڕاوەستا کێشەکان بەرز بوونەوە. لە دەورەی ڕۆحانیش کە بڕیار بوو هەرە و گرێبەستانە دووبارە وەڕێخرێنەوە، دیارە بە ئاگردانی کۆنسول سەفارەتی سعودیە لە تاران دووبارە ڕاوەستایەوە. چوارچێوەی گشتەکەی هەر وەڕێخستنەوەی ئەو دوو گرێبەستانەی 20 چەند ساڵ لەمەوە بەر کە بینی دەوڵەتی خاتەمی وەخت لەگەڵ دەوڵەتی مەلک عەبدوڵڵا لە ڕیاض بەسرا بوو، هەروانە وەڕێخەنەوە و سەفارەتەکانیان بکەنەوە کە دیارە ئەمانەی کە جەناب باسی لێوە دەکەی و دوو ڕێکەوتنە بۆ ئێستای ئێران چ گرنگیەکی هەیە؟ پێم خۆشە زیاتر لەسەر ئێران بستین لەبەری جەنابە هەر لێوە لەگەڵمانیت ڕەوشی ئێران جەنابە بە وردی ئاگاداریت. بەڵێ دیارە ڕەوشی ئێستای ئێران بەتایبەت لە بواری ئابووریەوە زۆر زۆر لاوازە، یعنی لە لاوازترین حاڵەتی خۆی دوای شۆڕشی گەلانی ئێراندایە و دۆلار لە 50,000 تمەندا دەخولێتەوە، وەزی بێکاری و هەڵاوسانی ئابووری زۆرە، یعنی فشارێکی ئەو تۆیە کە ئەگەر ئێران ئێستا نەتوانێت لەو بەهارەدا
ئەو هەڵاوسانە کۆنتترۆل بکە، نرخەکان بێنێتە خوارێ و بازرگانی لەگەڵ دنیای دەرەوە نەکاتەوە. لەوەیە لە هاویندا ئەو شتێکە پارەکە سپتام ڕوویدا بە شێوەیەکی خراپتر لە ئێران دووپات ببێتەوە و ئەوە مەترسیدارەوە مەترسی خستۆتە سەر سیاسەتمەدارانی ئێران بۆیە و بە تووپڕەوە لە بەر لە جێژنی ساڵی نوێ نەورۆز ئەو ڕاگەرنیان بوو دۆزێک پەلەی پێوە دیار بوو کە نەخرێتەوە ئەو بەرەی ساڵ چۆن ئەگەر وابایە لەوە بوو دۆلار ئێستا 780,000 تمەن یا 100,000 تمەن بێ. بەڵام ئێمە دەبینین کە تا ڕادەیەکیش یعنی تووشی مەغڵەتە بوون، یعنی ئەوەی کە هەمیشە پێیان خۆش بۆ دەسەڵاتدارانی ئێرانی شتەکان دەریچە و دەلاقەی ئابوووریان بۆ ببێتەوە، پەیوەندە سیاسەکانیان بۆ ببێتەوە، بەڵام بەبێ ئامریکا. یعنی ئەو جاریش تا ڕادەیەک ویستویانە ئەو کارە بکەن، یعنی بە کردنەوەی پەیوەندەکان لەگەڵ عەرەبستان و چین و رووسیە و ئەوانە یا وڵاتانی دیکەی کەندا و وەزی ئابوووریان باشکەن بێ ئامریکا. لە ڕووی سیاسیەوە دکتۆر دەزانین کاریەک لەو دوو وڵاتە هەژمونێکی تایبەت و گرنگیان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کەنداوە، لە عێراقا، لە سووریا منافسە، تەنانەت دەکرێت بڵێن ململانیەکی توندیشیان هەبوو بۆ ئەم هەژمونە. لە ڕۆ سیاسیەکەەوە چ گۆڕانکاریەک بەسەر هەژمونیان نادێت؟ دەزانی چییە؟ ئەمە وشەیەکمان هەیە بە نێوی جەمعی ئازداد، یعنی کۆی دژبەرەکان. ئەنی لە ڕاستیدا پەیوەندی ئێران و سعودیە کۆی دژبەرانە، پەیوەندی ئێران و تورکیا کۆی دژبەرانە، یا تورکیا و سعودیە. یعنی ئەوە شتێکی ڕاشکا و دیارە. یعنی کۆی ئێران و سعودیە لە ذاتی خۆ لە جەوهەرەی خۆیدا ئەو جەمعی ئازدادا و کۆی دژبەرانە کە بەگشتی وەکو ئەمریکا و رووسیا یا سۆڤیەتی ڕابردوو هیچ وەخت ناتوانن بەیەکەوە یەکگرتوویەک و یەکێتیەکیان هەبێ. بەڵام ئێستا دیارە پێویستی ئێران و حتا پێویستی سعودیەش کە دیارە بەرنمەیەکی بڵین پەرواز و تۆزێک خولیاییان بۆ سعودیە و وڵاتانی عەرەبی لە ناوچەدا هەیە، ئەوەش بڵین پەروازیەکانی محەممەد بن سەلمانە کە دەیهەوێ عەرەبستان بگەێنێتە لووتکەیەکی زۆر باش لە ناوچەدا گۆڕانکاری بینی وڵاتانی عەرەبی دروستکەوە بە تەشەنەی ئێران، تەشەنەی سیاسی لە پرۆکسیەکانی لە ناوچەدا نەیدەتوانێت بڵێ کرازیانە بەنجامیێنی. ئەوە ویستێکی کاتی ئەو دوولایەنانەیە، بەڵام من پێم وایە هیچ وەخت ناتوانن تاسەر ئەوانەی یەکگرتوویەکی باشیان هەبێت، چۆن هەم لە بواری ئیدئۆلۆژیکەوە لە بواری ئاینیەوە دوو جەمسەری دژبەری دنیای ئیسلامن وەکو تەشەیع و تەسەنن، لە بواری ژۆپۆلیتیکیەوە ئەوانە منافسان هەیە، ڕقابەتیان هەیە، کێبەرکیان هەیە لە ناوچەدا، لە نەوتدا هەروە، لە نەوت و گازدا هەروە. یعنی من پێم وایە ئەو لایەنی ئیدۆلۆژیک و لایەنی ژۆپۆلیتیکەی لە هەمان گرنگترە و لە بواری نەتەوایەتیشەوە. ئێستا دروستە لە ئێران کۆماری ئیسلامی کۆمارێکی دینیە شیعەیە لەسەرکارە لە بواری ئاینیەوە دژبەریان هەیە، لە بواری نەتەوەیی و قەومی و کەلتوریشەوە کێشەیەنی دەوڵەتێکی لەوەیە دوای کۆماری ئیسلامیش ئەوەندەی دژبەری بینی فارسی ئێرانی و عەرەبی سعودی یعنی بەگشتی عەرەب هەیە کە ئێستا ئەمە لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە میدیایەکاندا ئەو شەڕەیە لە بینی خەڵکیشدا دەبینی، خەڵکی ئاسایی و خەڵکی شەقام لە تۆڕە کۆمەڵایەتی و میدیایەکاندا ئەنی کێشەیەکی زۆر هەیە بینی تاکی ئێرانی و تاکی عەرەب. وە من پێم وایە تاسەر سەرناگرێت، بەڵام هەرەوەی کە بە سوورەتی بە شێوەیەکی کاتی بتوانێت دامرکێنێ وەزی ئابووری لە ئێران و وەزی سیاسی و هێژمۆنی ئەو لووتکەی عەرەبی بە سەرۆکایەتی عەرەبستان دەتوانێت دەستکەوتی بۆ هەرتوگلایەن هەبێ و ئارامشێک و ئاسایشێک بۆ ناوچە بگەڕێنێتەوە. بەڵام دیارە ئێران وەکو ئاماژەم کرد تووشی مەغڵەتەیەکە کە بێ لە چاوگرتنی ئامریکا ناتوانێت تاسەر ئەوە بە ئامانز بگەێنێت، چۆن لە ڕاستیدا عەرەبستانی سعودی وابەستەیە و یعنی پەیوەندیەکی زۆر شەڕی وەکو یەکگرتوویەک لەگەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەیە و ئەگەر چی ئێستا خەریکی بەجوویەک کایەیەکە، یعنی دیارە نازانین ئێمە لە پشپەردە چرا سەوزی ئەمریکای لەسەر بوویاننا بە نێوەندگەری
سەرەتا کە عێراق و عومان بووە، بەڵام وا دیارە بە پێشنیاری ئێران ئەو ڕێککەوتنە لە پێکەن و بە نێوەندگری چین کۆتایی هات. من پێم وایە ئەوە هات پێشنیاری ئێران بووە کە جۆرێک دەستی باڵا نیشان بدا و پەیوەندیەکانی لەگەڵ چین بۆ قانعکردنی بیری شەقامی و بیری گشتی خەڵکی ئێران کە بەڵێ پەیوەندەکانی ئێمە لەگەڵ چین ئەو دەستکەوتانەی هەن. باشە دکتۆر، دوجار هەر گۆڕانکاریەکی استراتیژی کە ڕوئە لە وڵاتێکە لە پێناو خەڵکە ئەبێت یەکەم مەرجکە لە بەرچاودەگیری لە پێناو بەرژەوەندی خەڵکە بێ بازار و گوزەران هەر جۆرێک لەم بابەتە ئەمنیەتی خەڵکا بێت. ئێستا خەڵک هەز بۆ ئەمنیەت و ئارامیە دەکەن لە کاتێکا کە ئێران خۆی لە وەزعێکی شلۆقتا بوو، شەقامی ئێرانی ناڕازی بوون، لە دوای ڕێککەوتنەکەەوە هیچ جۆرە ئارامیەک بە شەقامی ئێرانی و بە بازاری ئێرانی و بەدی کراوە. ئێمە لە ڕۆژەکانی ئەوەڵدا یعنی دەتوانم بڵم تایبەت لە ڕۆژی ئەوەڵ و دووەم و سێوەم، یعنی لەو چەند ڕۆژانەدا ئەو کاریگەریە تەنیا دەرونی بوو، یعنی باری ڕەوانی هەبوو کە لە ئەویش فقط لە نرخی دۆلاردا خۆی دیتەوە، دوای دۆلار بەرز بووە، یعنی هاتەوە سەر نرخی خۆی و دیارە بەدبینیەک و ڕەشبینیەکی گشتی هەیە یعنی لە ئێران، یعنی ئەو متمانەیە ئێستا نییە، چۆن ئەو هەوراز و نشێوانە لە سیاسەتی دەرەوەی ئێران زۆر بیندراوە لەو چل ساڵە، بە تایبەت لەو وەختەیەوە کە دۆسیەی ئەتۆمی خراوەتە ئاراوە، چەندین جار هەستا هەوراز و نشێو هەبووەمە 6 ساڵەوە پێش کە گرێبەستی ئەتۆمی لەگەڵ ئەمریکا واژۆ کرا، بازار زۆر ڕوویەکی خۆی نیشاندا خۆشی نیشاندا، بەڵام دوجار هەر ئەوەش بوو بە هیچ بووە. ئێستا خەڵکی ئێران و بازاری ئێران غەیری ئەو چەند ڕۆژەی ئەوەڵ کە ئەو ڕێکەوتنە ڕاگەیەندرا، دوجار گەڕانەوە سەر ئەو ڕەشبینەی خۆیان تا لە عەمەلدا نەبینن. من پێم وایە یعنی شتێکی ئەو تۆڕەونادا باوەڕ ناکەن، چون هەموو شتێک ئەو خەڵک ئەوەندە بەدبین بوو ڕەشبین بووە کە تا بە عەمەل نەیبینی، بازاردا نەیبینێ، لە نرخی دۆلار و کالا و پێویستەکانی ڕۆژمەڕە و ڕۆژانەی خۆیدا نەیبینێ، ئەو متمانەی ئەو ئارامیە ناگەڕێتەوە. دکتۆر، ئەگەر باس لە ئیسرائیل بکەین، یەکەم وڵات بوو کە لە بەرامبەر ڕێکەوتنەکەی هەڵوێستی هەبوو، ناڕزایی هەبوو. ئیسرائیل دەکەوێتە کوێی مەرجەکانی گرێبەستی نێوان ئەم دوو وڵاتە؟ ڕەنگە زۆرترین دۆڕاوی ئەو ڕێکەوتنە سیاسیە ئیسرائیل بێ. ئیسرائیل لە ساڵانی ڕابردوودا بە گەورەکردنەوەی مەترسی ئێران و داوەڵێکی لێ دروست کرد بوو لەلایەن وڵاتانی عەرەبی کە ئەگەر لەگەڵ ئێمە ڕێکەوتن نەکەن ئەوە لەوەیە ببنە قوربانی ئێران و پرۆکسیەکانی لە ناوچەدا، و کارێکی کردبوو کە پەیوەندیەکانی ئێستا گرێبەستی ئەو تەوافقی ئیبراهیم ئێستا وەڕێخرا بەینی ئیسرائیل و وڵاتانی عەرەبی، پەیوەندیەکان ئاسایی بوون، هاتوچۆ کرا، و ئیسرائیل پێشبینی نەدەکرد کە ئەبە جوورە ڕێکەوتن بکرێت لە بینی ئێران و سەعودیە و تەبعیوان وڵاتانی دیکەی عەرەبی. ئێستا خۆی زۆر بە دۆڕاو دەزانێت. هەر ئەوەشە کە دروستە هاوکات ناڕزایەتەکان لە ئیسرائیل، ناڕزایەتی گشتی هەر هەبووە نسبەت بە دەوڵەتی نەتانیاهو و وەزعی مەوجود، بەڵام هەرەوەی کە بە سوورەتی دەستپاچە بە سوورەتێکی شڵەژا و هێرشی کردە سەر باشووری لوبناان و بەرزایەکانی گوڵان یا جەولان لە ئیسرائیل و لە مەسجد الأقصا لە قودس هێرشکرایە سەر مزگەوتووانە. من پێم وایە ئەوە هەر بەرپەرستانەوەیەکی شڵەژاوی ئیسرائیل بوو کە هەز دەکا خەریکە هەموو ڕووسەکانی لێ بێتەوە خوری و وڵاتانی عەرەبی لێی دوورکەوتونەوە. گەورەترین مەترسیش بۆەوەی هەر ئەو وڵاتە عەرەبیە دراوسەیانەنی چۆن فەلەستین و قودس خەڵکی عەرەبی لێەوە لێرەدا وردە باجەکەی وڵاتانی دیکە لە ڕێگەی وڵاتانی دیکەەوە وەردەگیرێت. بەڵێ بازەکەی لە ڕێگای وڵاتانی دیکەەوە وەردەگیرێ، بەڵام ئێمە دەبێت چاوەڕوانی ئەوە بین داخۆ ئایا گرێبەستی ئەتۆمی بینی ئێران و وڵاتانی ڕۆژاوە بە سەرۆکایەتی ئەمریکا لەسەر ڕادەژێتەوە، واژۆ دەکرێتەوە. هەموو شتێک بەوەوە پەیوەندی هەیە، دەنا لەوەیە پەیوەندی لەگەڵ عەرەبستان، یعنی ئەوە هەر وەکو موسەکینێک، وەکو قورسێک بێ وەک عەبێک کە بە شێوەیەکی کاتی
ژانێک دادەمرکێنێەوە دوایی هەڵدەداتەوە چۆن خەڵک بڕوان ناکات دوجاریش سعودیە هەر هاوپەیمانێکی ذاتی وڵاتی یەکگرتوەکانی ئامریکایەوە بێ ئەو لە درێژخایەندا ناتوانانی چکارێککە چۆن ئەوە سرازەردێک بوو کە سعودیە بە دەوڵەتی بایدێنی نیشاندا نەک بە گشتی ئەمریکا دەوڵەتی بایدێن لەوە تیاتۆتە سەرکار زۆرڕوەکی خۆشی لە سعودیە نەبووە بە پێی وایە وڵاتێکی دموکرات نییە و دەبێ پاشگەز بێتەوە ئیسلاحێکا ڕێفۆرمێکە لە سیاستەکانی ناوخۆی لە کەیسی کوشتنی جەمال خاشقچی ئەبینرێت لە بەرام ئەمریکا لە بەرامبەر سعودێدا وەکو باسی لێوە بڵێ ئەو چاوپۆشیە هەر لە دەوڵەتی ترامپدا کرا دیارە دەوڵەتی ترامپ بووە کۆمارخوازەکان ئەوان پتانسیێلی زۆرتریان هەیە بۆ جوور چاوپۆشیانە ئەگەر دەوڵەتی لە سەردەمی دەوڵەتی بایدندا بە ڕەنگواوە بەڕاحەتی چاوپۆشی نەکرا بە دموکراتەکان تۆزێک هەسیاترن نسبەت سەبارەت بەو شتانە بەڵام دیارە عەرەبستان هەر هاوپەیمانی ئامریکا بووە و دەمێنێ هەروەکو تورکیای ئەو چەند ساڵانی ڕابردووی ئەردۆغان زۆر پشتی لە ئەمریکا کرد بەڵام ئەمریکا چۆن وەک هاوپەیمانێکی ذاتی و ئەندامێکی ناتۆ دەیبینێ هەر سیاسەتی سەبری استراتیژیکی پیشە کردووە تا دەوڵەتی ئەردۆغان لە مانگی داهاتوودا کە ئایا بڕوا یان نا ئەمە دەبێت چاوەڕوانی ئەوەش بین یعنی هەڵبژاردنەکانی مانگی داهاتووی تورکیا گۆڕانکاریەکان و هاوکێشەکان لە ناوچەدا لەوەیە گۆڕێت و پەیوەندی تەنانەت ئێران و سعودیەش لەوەیە هەر ئەو هەڵبژاردنانە کاریگەری لەسەر هەبێ لە مانگی داهاتوودا. بەڕێز دکتۆر عەبدوڵڵا میهریبان بەڕێزیان دکتۆرایان هەیە لە زانستی سیاسی ڕاستەخۆ لە تارانەوە بڕێگەی سکایپ میوانی مە بوو زۆر سپاس بۆ ئامادەبوون.